ئەگەر تۆ کەسێکی ئارەزوو لە تەکنۆلۆژیا هەیە و دەتەوێت هەمیشە زانیاری تەواوت لەسەر مۆبایلە نوێیەکان دەست بکەوێت، ئایا دەتەوێت مۆبایلێکی نوێ بکڕی بەڵام نازانی تایبەتمەندیەکانی ئەو مۆبایلێت چۆنە؟ بۆ دەستکەوتنی ئەم وەڵامانە ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵی کوور.com بکە و پشگیری خۆتی لە ڤیدیۆکاندا بۆ دەرببڕە. لینکی کەناڵەکەم لە دیسکریپشنی ئەم ڤیدیۆیە داناوە. کەناڵێکی زۆر ناوازەیە، زانیاری تەواوتان لەسەر مۆبایلە نوێیەکان پێدەبەخشێ لە کوالەتی و نرخ و کامێرا و توانای مۆبایلەکە هەتا کۆتایی. هیوادارم هەمووتان سەردانی کەناڵەکەی بکەن و سەبسکرایبی بکەن و هەروەها پشگیریشی لێ بکەن. هەموو کەسێک خاوەنی بەهرەیەک هەیە ئەگەر هەوڵ بۆ دۆزینەوەی بدات. هەندێک کەسەیە خودای گەورە جیاواز لە مرۆڤەکانی تر توانای خەیاڵی پێیان بەخشیوە. لەم ڤیدیۆیەدا باسی 11 کەستان بۆ دەکەم کە خاوەنی توانای خەیاڵین. لەگەڵمان بن. یەکەم، جیوتی ڕاز کە ناسراوە بە سپایدەرمانی هندی. ئەگەر تۆوا بزانی سپایدەرمان کەسایەتێکی خەیاڵیە، ئەوە تۆ هەڵەیت. ئەم کەسە دەتوانێت بەسەر دیوارەکاندا سەر بکەوێت زۆر بە ئاسانی و بە بێبوونی هیچ کێشەیەک. هێزەکەی ئەو پێچەوانەی هێزی کێشکردنی زەویە. دەتوانێت بە شێوەیەکی سەیر بەرزایی 100 مەتر ببڕێ بەبێ بەکارهێنانی هیچ پەتێک بۆ خۆ هەڵواسین. دووەم، زاوڕۆی پیاوی ئاسنی. ئەم پیاوە جەستەیەکی بەهێزی وەکو ئاسنی هەیە. بەشداری کردووە لە زۆر پێشبڕکەی خۆڕاگرتن و پێشبڕکەی هونەرەکانی شەڕکردن. دەتوانیت بە درێر لەسەری بدەیت بەبێ ئەوەی هیچ کێشەیەکی توش بێ. ئەگەر وا دەزانیت ئەمە کەمە، دەتوانێت تەنها بە ملی ئۆتۆمبیلێک ڕابکێشێ بە دوای خۆیدا و لەسەر ئەوەشەوە شمشێرێکش بە ملیەوە بەستراوە و هەروەها شتی تر ئەنجام دەدا کەوا لێ دەکات تووشی سەر سوڕمان ببیت. سێیەم، دانیێل سمیت پیاوی لاستیکی. ئەم پیاوە ماسوولکە و ئێسقانەکانی زۆر نەرمن، تەنانەت هەموو زاناکانی تووشی شۆک کردووە کە چۆن دەتوانێت ئەوها لە ماسوولکەکانی لاشەی بکە. ئەو دەتوانێت لەناو سندوقێکی بچووک خۆی حەشار بدە یان لەناو جانتای گەشتکردن بەبێ هیچ ئازارێک و هەروەها دەتوانێت بە نێو دەستکی یاری تێنسدا بڕوە بەبێ هیچ کێشەیەک. چوارەم، فیم هۆف پیاوی بەفری. ئەم پیاوە هۆڵندیە دەتوانێت بەبێ ئەوەی هیچی لەبەرا بێ لە ناو ئاوێکدا بمێنێتەوە کە پلەی گەرمەکەی دەگاتە 20 پلە ژێر سەفر. ئەویش بەهۆی زۆرە ڕوانینێکەوە کە ناوی لاتومە کە دەتوانێت کۆنتڕۆڵی پلەی گەرمی ناوەوەی لەشی بکە و خاوەنی 20 خەڵاتە لە کتێبی گینس و گەرنگترین کارەکانیشی سەرکەوتنی شاخی کلیمینجارۆیە بە تەنها شۆرتێکەوە و پلەی گەرمیش لە خوار سفرەوە بوو. پێنجەم، سکۆت فلینسبۆرگ ناسراوە بە ئامێری ژمێریاری. دەتوانێت لێکدان و کۆکردنەوە لێ دەرکردن و کەڕەت و توان و دابەش لە چەند سرکەیەکی کەم ئەنجام بدا. لە ساڵی 2001 ناوی چووە کتێبی گینسەوە وەک خێراترین کەس بۆ شیکارکردنی بابەتەکانی بیرکاری و لە چەندین بەرنامەی بیرکاری جیهاندا بانگێش کراوە و هەر ژمارەیەکی قورسی پێ بڵێن بە ماوەیەکی کورد وەڵام دەداتەوە. 982 divided by 140.285714285714285. شەشەم، ڤێرۆنیکا سایدەر ئافرەتی تەلیسکۆپ. ڤێرۆنیکا سایدەر پزیشکێکی ددانی ئەڵمانیە. ناوی چووە نێو کتێبی گینسەوە کاتێک توانی بچووکترین تەن ببینێ لە دوورترین شوێنەوە. بەناوبانگ بوو بەهۆی ئەوەی کە زانکۆی شتوگارد ئاماژەی بەوە کرد کە خوێندکارێکیان هەیە دەتوانێت 20,000 لە کەسێکی ئاسایی ڕوونتر ببینێت. ئەویش کاتێک توانی کەسێک بناسێتەوە لە دووری 1.5 کیلۆمەتر کە مرۆڤێکی ئاسایی بۆ ئەنجامدانی ئەم کارە پێویستی بە دووربینە، بەڵام ئەم کەسە بەبێ دووربین ئەنجامی دەدات. حوتەم، دانیێل کلیش. ئەم پیاوە بە پیاوی سۆنار ناسراوە. لە منداڵیدا تۆڕی چاوەکانی تووشی کێشەیەک هاتن. ناسار هەردووکیانی دەرهێنا. لێرانە قسەیەک هەیە کە دەڵێ خوددا هەر شتێک لێ بسەنێتەوە شتێکی باشترێت پێدەبەخشێ. ئێستا ئەم پیاوە بەهۆی گوێزکەکانیەوە دەتوانێت هەموو کارێک بکە بەبێ هیچ قورساییەک. دەتوانێت پاسکی لێ بخڕێ بەبێ ئەوەی خۆی بکێشێ بە هیچ شتێکدا. ڕێگایەک بەکاردەهێنێت کە ناوی ئیکلۆکەیشنە کە لە ڕێگەیەوە دەزانێت دەوروبەری خۆی چیلەیە. ئەم ڕێگایە شەمشەمە کوێرەکان بەکاری دەهێنن بۆ هەستکردن بەو شتانی کە بەشەوان لە دەوروبەریاندا هەیە و تا ئەم کاتە زیاتر لە 400 منداڵی نابینای فێری ئەم ڕێگایە کردووە. هەشتەم، ماس ئۆیاما بۆکسی مردن. ئەم پیاوە لە کۆریا لەدایک بووە بەڵام دواتر ڕۆشتووە بۆ یابان و لەوێ بۆتە مامۆستای کاراتی
و بەوە بەناوبانگ بووە کە شەڕی لەگەڵ گایەکاندا کردووە و هەروەها توانیوێتی تەنها بە یەک بۆ کەس بیان کوژێت. جارێکیان 3 گای کوش بە 3 بۆ کەس، هەر یەکێکیان بۆ کسێکی خوارد. لە ژیانیدا زیاتر لە 50 گای کوشتووە و بە هەمان شێوە دەتوانێت شاخی گایەکانیش لێ بکاتەوە. نۆیەم، فرانک ریچارد. ئەگەر فرانک لە ژیاندا بمایە ئەوە بە دڵنیاییەوە ناوی دەچووە کتێبی گینسەوە بۆ ئەو کەسەی کە خاونی بەهێزترین سکە لە جیهاندا. ئەم پیاوە ناوبانگێکی گەورەی دەرکرد لە 20ەکاندا، چونکە سەرکەوتنی بەدەستهێنالەوەی هەموو کەس باوەڕی پێ بکا کە سکی لە سیمەنتۆ دروست کراوە. لە سەرەتادا شتەکەوە گیاریەک دەستی پێکرد، هاوڕێکانی بۆ گاڵتە بۆکسیان لە سکی دەدا، ئەویش هیچ هەستی پێی نەدەکرد. دواتر بیرۆکەیەکی سیر بە مێشکی فرانکدا هات، ئەویش ئەوەیە بزانێت کە تا چەندێک سکی بەرگە دەگرێ، بۆیە بڕیاریدا کە فیشەگی لێ بدا و هیچ کەسێک نەیتوانی ئەم کارانە بکا کە ئەم پیاوە ئەنجامی دەدات. دەیەم، ستیڤن ویلیشایر. ئەم پیاوە هەرچەندە کەڕوڵاڵە ناتوانێت قسە بکات، بەڵام توانە سەرسوڕهێنەرەکەی وای لێ کردووە خەڵکانێکی زۆر بەخۆیەوە سەرقاڵ بکە. ئەم کەسە زۆر ئارەزووی لە وێنە کێشانە و یەکەم پێیت کە لە دەمیەوە دەرچوو بێت ئەو کاتە بووە کاتێک مامۆستاکەی ویستبووی پێنووسی وێنە کێشانەکەی لێ بسەنێ و ماوەیەک پێش ئێستا بڕیاریدا وێنەیەکی باڵەخانەکانی لەندەن بکێشێ و ئەم کاری وای لێ کرد کە بتوانێت بەهرەکەی بدۆزێتەوە کە خاوەنی مێشکێکی فۆتۆگرافیە، تەماشای هەر شتێک بکات دواتر دەتوانێت وێنەکەی بکێشێت. یانزە، مەلا عەلی کوردی. ئەم کەسە کوردە و خەڵکی کوردستانە و بۆ ماوەی چەندین ساڵە خەڵکی لە زۆربەی هەرە زۆری نەخۆشیەکان چاک دەکاتەوە، لە تەواوی جیهان دەنگدانەوەی داوەتەوە و خەڵکانێکی زۆریش دەیناسن. ڤیدۆکانی بە ملیۆنان بینەری بۆ دێ، زانستی ئیسلامی خوێندووە و هەروەها لە ڕێگەی قورئانەوە هەموو کارێک ئەنجام دەدات، کەسانی کوێر و شەلەل و ناتەواو چاک دەکاتەوە، وەکو خۆی دەڵێ ئەم توانای خودای گەورە پێمی بەخشیوە و بڕیاری داوە کە کەسانی ترش لە دوای خۆی فێری ئەم کارە بکە. کەسانێکی زۆر باوڕێن بە تواناکەی ئەم پیاوە هەیە و بە هەمان شێوە کەسانی تریشان کە باوڕیان پێی نییە. خەڵکی لە هەموو جیهانەوە سەردانی دەکەن بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکانیان لە ڕێگەی قورئانی پیرۆزەوە و تا ئێستا وەڵامێکی یەکلایکەرەوەمان دەست نەکەوتووە لەسەر ڕاستی و دروستی ئەو کارانەی کە ئەم کەسە ئەنجامی دەدات. کام لە مرۆڤانە سەرنجی تۆی ڕاکێشە ئەوە لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسە و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەم بوون. ئەگەر ڤیدۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆم بۆ بکەن و هەروەها شەیری بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا و لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانوێت هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەم ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەم بکەن و هەروەها زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی بابەتەکانتان بە ئاگادارکردنەوە پێ بگات و ئەگەر هەر ڕخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدیۆیەکت بۆمان هەیە ئەوە هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆ بنووسە و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە و دووبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکەم. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.